بحثا شوتاندنا بارقه و آواهين فرمي لكردستانيا اف كومك جي كردين لألمانيا درجين بمخابنيفا و جدور وان بو يران دشوبينن و جوان كريارين نشارستاني ينتك داني نرازينا خۆپیشاندان مافێکی سروشتی هەر تاکێکیە چ مامۆستا بدیان فەرمانبەر بتن مافێکی ڕەوایەک و داخوازە مافێخوا بکەن بەلێ ئەڤ و ئەم باقی دبینن ئەف خۆپیشاندان نە مامۆستانە ئەڤە شووی ڕێڕەوی دەرکەتیە و ئەتیجاهی خوا گوهارتیەک و بەرب تند و تویژی و تندڕەویە چوویەک و بووە ئەم تشێن و ناوێک دی لێ بکەن بێژنێ ئەڤە بیەوەک و کۆداتەیەک سەر حکومەتێ و سەر هەرێمێ چونکی ئەگەر مامۆستا چەکی هەلناگرێت و بەرێ خوێناتێک و بارەگایان هێزن سیاسی یان جی دام و دەستگەین حکومەتێ تالان بکەن وێران بکەن ام جخوت نافي وصعيدات بينين و ام كلك دلقرانين ام هيفيت كين كو هر سيلانين كو بربرس دستهالات دا بكارن يعني زيترين وقت كاركي بكن كو في روشي آرام بكن و اذا هكذا افروشا آرام نبت براستي اذا دي خباطا ما 100 سالا كو بهزارها شهيد مبوداين دي برف عقارك خرافة بت اف یک جی خۆپیشاندانên ئەلمانیایە داخوازن vان kesan jî hene lê ji ber ku ji çarçoveya yasayî derketine polîsan bi hemû şêweyan ew red kirin û bi dihan kes lêdan xwarin û hatine girtin wê demê pransîpên xۆpêşandanê li cîhanê diyar in هەموو خۆپیشاندانە ڕێپێداندانی دەوێت دەبێ حکوومەت دەستگا ئەمنیەکان ڕێپێداندان بدەن کەەوە ئەو مزاهرە بۆچ دەکرێت خۆپیشاندانە بۆچ دەکرێت و دووەم شت کات و شوێن و وەکو گوتمان عادەت ئەگەر لەو مەسارە دەرچوو غەڵەت هەبوو بەتاکید ئەو کەسانێک کە زەرەر بە ماڵی مولکی گشتی دەگەینن یان بە خەڵکی تر دەگەینن دەبی غەرامە عقوبەی خۆیان وەربگرن کەەوە ئەگەر لەو مەسارە دەرچوو خەڵکی جێرە شێوێنی تر دێن وەزعەکەی تێک دەدەن داواکاری و خەڵکە داواکاری ڕەوایەکەش لەناو دەچیتن بەداخەوە وەکو ئەوڕۆ دەگوزەری لە وڵاتیمە بەڵێ خەڵک داوای مافی خۆی دەکات داوای معاش دەکات بەڵام خەڵکانیشتر هاتینە مەساری خۆپیشاندانەکان هەموو تێکدایە هەمویان گۆڕیە ڕەڤەندا کوردستانی bi van bûyeran xemgîn dibin ku li van welatan hin Kurd hene destên veşartî li peywanin û dibine palder ji bo bikaranîna tundûtêjî û swarbûna şepola daxwaziyên rewa yên xelkên Kurdistanê. Kam Hemedemîn, Kurdistan 24, Bochum, Almanya.